بێگومان دیارە نەخۆشخانەی گشتی خورمات و کە بیناکەی زۆر کۆنا لە ساڵی 60ەکان دروست کراوە. ئێمە دیارە نەخۆشخانەیەکی ترمان هەیە ئینشاڵا بەم نزیکانە ئەگەر بەم شێوەیە بڕات لە ساڵی ئایندەی ئینشاڵا لە ناوەڕاستی ساڵی تازەیە ئیسلامیەکەین و نەخۆشخانەیەکان نزیکەی 150 قەرەبێ لەخواگرێ و بە هەموو کوالێتێکی تازەوە. بۆیە ئەم نەخۆشخانەیە هەرچەندە ینی پارەی بۆ سەرف کراوە و پرۆژەی بۆ هێنراوە وەکو پێویست چکە بیناکەی کۆنا بۆیە هەندێک کامیری تایە با بڵین لە کۆندانراوە وەکو پێویست نییە و وەکو پێویست ڕووماڵی شتەکان ناکاوە دەنگی تەزجیل و شتانەی نییە. ئێمە چەند جارێکە تووشی حاڵەتی باش نابین لەوێ کە خەڵکێک دێناوێ هێزانامنیەکان کە سەر بەلایەنێکن کە کاتێک نەخۆشیێک یان بریندارێکیان ئەبێ دێناوێ سوکایەتی بە کارمەندانی تەندروستی بە نەخۆشخانە و بە کارمەندەکان و بە دکتۆرەکانەکان بۆیە بۆتە جێگای نیگەرانی با بڵین کارمەندان و فەرمانبەرانی نەخۆشخانەکە. ئێمە داوامان کردو لە مدیری بەرەبەری گشتی تەندروستی پارێزگای سەلاحەدین بەڕێز دکتۆر خالد کە سیستمێکی کامێرەمان بۆ دانێ دیارەش تەکلیفەکەی زۆرە و لە ئێستای تەمیل وەکو پێویست لە وەزارەتی سەحەوە نییە. ئێمە هەوڵەدەین ینی هەر چۆنێک بێت بە شێوازێک بێت سیستمی کامێرە بۆی دابنین هیچ نەبێ بتوانین بەشێک لە ئەو دەنگ و ئەو تەزجیل و ئەو ڕووداوانەی کە ڕۆدا لە نەخۆشخانە بتوانین بیگوازینەوەتە ئەو سیستەمەی کە داڕێژاو بەپێ ئەو پرۆژەیە کە من بردم تەقدیم بەڕێوەی گشتیم کرد 25 ملیۆن دیناری پێویستە ئەو سیستەمە کە دانرێ لە ئێستایشە وەکو پێویست تەمویلی نەخۆشخانەکان نییەوە پارە لە نەک تەنها لە باڵێن لە سەلاحەدینە بەڵکو لە وەزارەت و پارەکەم تەمویلەکرێ بۆ ئێمە خوازیارین ینی کاتێک پارە هەبێ بتوانین ئەو سیستەمە بکڕین و داینین و بتوانین سوودی لێوەرگین بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە.